کە ناوم محەممەد کەریم مەلا ڕەحیمی زەرەنگەرە لەگەڵ شوانی عەبدوڕەحمانی زەرەنگەر کە خاوەنی بازاری شوانین بەرامبەر بە بازاری دۆلارەکەی سلێمانی کە بریتیە لە 200 دوکان بڕیارماندا کە کرێی مانگی 3 لە کرێچیەکانمان وەرنەگرین لەبەر ڕەچاوگرتنی باری دارایی خەڵک کە بەهۆی ئەم ڤایرۆسەوە کە هەموو جیهانی گرتوتەوە و داوا لە هەموو تاچی کورد ئەەکەم لە ماڵی خۆیان بمێننەوە و ڕەچاوی بریارەکانی وەزارەتی تەندروستی بن هیوام سەلامەتی بۆ هەموو لایەک ئەخوازم. ئەس ڕۆژنامەوان و چارەکوان کاوە عید و خەتاری پەیاما خۆ پێشکەشی خەڵکی خۆی کوردستانت کەم پێگیریەوان ڕێنمایên وەزارەتە تەندروستیە هەرێما کوردستانê bikin و هەروەسا حکوومەتە هەرێما کوردستانê ڕاستی ئەف ڕێنمایên دەرێ خستین دۆر ڤایرۆزا کۆرۆنا ku têta nasîn مەترسیترین ڤایرۆزە سەرانسەری جیهانê û هەرێما کوردستانê ئەو هەموو زانێ ku هەرێما کوردستانê چەندین حالات دەرکەفتینە لەوما سەرمە هەموو فەرە پێگیری و پشتەوانی لەوان ڕێنمایە بکەین دا تەندروستیە خۆ پارێزین دا تەندروستیە بەرامبەری کەسانە بەرامبەری خۆ پارێزین و هەروەسا دا تەندروستیە جیواکی خۆ پارێزین ئەم هەموو پێکڤە داکو سەغلەمیەکە باشتر بۆ یەک دوو پەیدا بکەین لەوما مالدا دێ بتر ساغلامیە پەیداکەتت ناو جیواکێمەدا و پێگیری ئەمە ڕێنمایە دێ بتر ساغلامیە بۆ مەحەموە پەیداکەت. سلااوتان لێ بەڕێزانم کاتەدان باش من دڵشاد ناسرا و کارمەندی تەندروستی و بەڕێوەری ڕێکخراوی مرۆڤ دۆست داوا لە هاوڵاتیانەکەم کە پابەندن بە ڕێنمایەکانی تەندروستی بۆ تکایە لە ماڵەکانتا بمێننەوە بۆی کە کەمترین بەریەکەوتن تێبێت لەگەڵ تاکەکانی کۆمەلگا بۆی بە کەمترین زیان ئەم ڤایرۆسە جیهانیە تێپەڕێنین هیوای سەلامەتی بۆ هەموو لایەکە خوازم.